دەستان خۆش بێ بەڕاستی ئێمە داوا لە هاوڵاتیانی شاری سلێمانیەکەین کە زیاتر بێ مەدەنگ کەمپینەکەەوە چووکم ئەمە بۆ خۆمانە و بۆ خەڵکی خۆمانە کە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات بەداخەوە کە ئەو کارەساتیان بەسەر هاتووە کە خواست و حەزی هیچ کەسێک نەبووە ئەوان ڕۆژێک لە ڕۆژان هاوکار و پشت و پەنای ئێمە بووین لە کاتی ئاوارەیە لە کاتی دەربەدریە لە کاتی کیمەبارانە لە کاتی ئەنفالە بەڕاستی ئێمە خەڵکی کوردستان و خەڵکی باشوور ناکرێ ینی ئەو پیاوەتی و مەردایەتی و جوامێرەی ئەو خەڵکە لە یادکەین ئەوانی لێسە لێیان قەوماوە و ئێمە داواکەین لە هەموو خەڵکی هەرێمە ئەوەی کە توانای هەیە و کە بڵین دەرەخەتی یەت بەپێی توانای خۆی هاوکاری بە تایبەتی هاوکاری لە ڕووی مادەوە پارە و خۆراک بگەێنن بەدەستی کەمپینەکە و کەمپینەکە ئێمە بە هاوکاری ژووری بازرگانی و ئەنجومەنی پارێزگایەوە بە هاوکاری مۆلیدە ئەهلیەکانە داواکارین کە هەمومان ینی هەموو خەڵکی کوردستان ئەوەی کە ئەتوانێ هاوکاری ئەم کەمپینە بکە چووکم لە ئەنجامە هەر بۆ خۆمانە لە ڕاستیە چووکم ئەوەی کە ئیکەین ئازایەتی نییە پیاوەتی نییە ئەمە ئیکەین کە لەوە چێ بڵێم وەکو پاداشتێک بێ گەڕانەوەی ئەو پیاوەتی بێ کاتی خۆی خەڵک کردێتی بەرامبەر بێ من بۆ ئێمە داواکەین خەڵکی هەرێمی کوردستان بە جددیتر و باشتر و چاکتر بێ بەدەم هاوکاری و بەدەم کەمپینەکەی ئێمەوە ئێستا پارەکە لێرە ئەگەر هەرچەندێک کەم بێ بۆ ئەو دیو زۆرە لە ڕاستیە چووکم پارە لەو دی و بەهاکەی داوەزیەوە لەوە چێ ئەگەر لێرە کابرایە ینی تەنانەت ینی 100,000 بێنێ 10,000 بێنێ بۆ ئەوێ ینی کە لەبەرێکە گرێ شوێنێکیان بۆ ئەگرێ بە تایبەتی ئەوان ئێستا کە لێیان قەوماوە ینی ماڵ دەربەدەر و ئاوارە بوون تەنانەت ینی شیری منان ینی شیر نییە بۆ مناڵەکانیان بۆیە پارەکە هەرچەندێک بێ ئێستا بۆ ئەو دی باشە ینی لە نیسبەتەکەی نییە تاڵەن خۆ ئەگەر تا چنێک زیاتر بێ باشترە چکم ئەکرێت زیاتر ینی هاوکاری زۆرترین ماڵ بکرێت لەو دی و نەخێر تەنها پارەیە لەگەڵ خواردنە چکم بەڕاستی ئێستا بەرەو هاوین ئەڕۆین لەوێ جلو کەلوپەل کابرا ئێستا چی لێ بکا فەقیرە ئەنجا بارگرانیەکە بەڵام پارەکە گەر پارەکەی بیتیان خواردنەکە بە تایبەتی پارەکەیان بدرێتێ ئەم پارەی خۆی ئەزانێت چی پێەکە ینی ئێستا چی پێویستێتی لەوەچ مادەم بەرەو هاوینە ڕۆلەوەچە کەلوپەل ئێستا پێویست نەبێ و تا زستانی ژێت و سارد و سەرمایەتەوە ینی خی گەورە ینی ئاسانکاری بکە کەلوپەل و پێخەف و ڕایە خۆوانێن بۆ دەبەر ببێ بۆ هین ببێ ئەکرێ فریای ئەوە بکەون بەس ئێستا حالیان ئەو خەڵکانە ینی هیچیان نەماوە کە بەدەستی بێنن بەڕاستی ماڵەکەیان ڕۆشتەوە ئەو کۆ ئەڵێن 1200 ماڵ 1200 ماڵ هەچی دەرنەچوە ینی بۆ بەژێر ئاوە هەمووی ڕۆشتووە لەبەرەوە ئێمە بۆیە ئەمانەوە چکم زەتەوە مادەم ئەو ناوەش هەمووی ئاوە ئێستا پێخەف و کەلوبە لەبێت چی لێ بکا کابرا ینی تەنها بۆ مەسەلی پارە و مەسەلی خواردنەکەی ئەم کەمپین تەبعەن هەمومان بە هالای ینی ڕۆژهەڵاتەوە لە بە تایبەتی لە ڕستان ینی بچین چکم ئەگەر ئەمە ئێستا ئەگەر ئێمە ئێستا بەهانای ئەوانەوە نەچین لەوە چی خوانە خواستە سبینێ ینی لێرە یان لە شوێنێکی تر هەمان لێ قەومان ڕووباتەوە ئێمە لەوە چی پێویستمان بە خەڵکی تر بێ ئێستا کە ئەتوانین پێم وایە ینی هێمان باشە درێغی نەکەین و بین بەدەم ئەم کەمپینەوە